دیارە کورد هەر کووردە لە هەر جێگایەک بێ یعنی ئەوەی کە جێگای سەرسامیە ڕۆژانێک کە هەڵەبجە شیماباران دەکرا ئێمە دەمانوت ڕەنگە دەنگمان نەگەیشتوە ڕاگەاندن وەک پێویست نەبوو دەنگمان نەگەیشتوتە دەرەوەی وڵاتانی تر لەبەر ئەمەیە کە نازانم نەتەوە یەگرت و نازانم مافی مرۆڤ هەر شتێکی تر لەسەر هەڵەبجە نەهاتۆتە جواب وەک پێویست سەرەکی هەتاوەکو ئێستاش کە 2023 تەنانەت هەوڵی لە ناوبردنی ئەو بەڵگانە دەدرێت کە هەڵەبجەی پێکی ماباران کراوە لەسەر ئاستی با بڵێن جیهانیە ئەمە نەک تەنها لەسەر ئاستی حکومی یا با بڵێن هەرێمی یا با بڵێن حیزبی بەڵکو بەداخەوە یعنی ئەتوانم بڵێم لە هەموو جیهانە یعنی کورد وەک کاڵایەکی بە نرخی لێ هاتووە و دەسەڵاتداران یا با بڵێن سیستەمی سەرمایەداری خەریکی مامەلەکردنە پێیەوە بەداخەوە یعنی چەندین ساڵ لەمەوە پێش کە هەڵەبجە شیماباران کرا لە ئێستاە جارێکی تر لە هەر جێگایەکی تری کوردستان ئەمە دووبارە ئەبێتەوە لە ئێستا دەبینی لە ڕۆژهەڵات کە ناڕزایەتی هەیە ئەو کچانە شیماباران ئەکرێن لە ناو خاکی خۆیان لە ناو خوێندنگای خۆیان فەرمی خۆیان و لە هەمان کاتا گەریلەکان لە چیا ڕۆژانە چەندین جارچەکی کیمیاوی لەسەر ئەوان دووبارە ئەکرێتەوە و ئەمەش ئەگاتە دەرەوەی وڵاتیش هەموو وڵاتان بە بەرچاوی هەموو وڵاتانەوە ئەمە هەیە کە چەکێکی قەدەغەکراوە کە ئەمە ناوێت دژی مرۆڤ بەکار بهێنرێت ئایا بۆچی یعنی هیچ کەسێک نایەتە دەنگ لەبەر چی هیچ کەسێک نایەتە دەنگ لەبەر ئەوەیە یعنی ئێمە ئەبێت تێبگەین کە کورد هەر کووردە لە هەر جێگایەک بێت و هەر هەمان خاکوونەتەوە و ناسنامەی هەیە لە هەر جێگایەک کورد بوونی هەبێت ئەبێ ئەم هێرشانە لەسەری هەبێت بۆیە ئێمە وەک هەڵەبجەی پێویستە یعنی هەڵوێستێکی جیاوازمان هەبێت هەست بۆ ئازارە بکەن کە ئێستا لەلای ئەوان هەیە و لە هەر کەسێک زیاتر بتوانین پشتیوانیان بکەین بۆ هەر ساتێک کە باسی کیمیایەکە و باسی هەڵەبجاکرێ من گەرومە گیریە من دڵم پڕە بێ کاریگەریەکانی زۆر ناخۆشن لەسەر ژیانی ئێمە زۆر جار حەزم بەوە کردووە وتومە خۆزگە لەگەڵ ئەوانە منیش بڕۆشتمایە خۆزگە نەمامایەتەوە بوومایە بە پاشماوەی چەکی کیمیایی خۆزگە لەگەڵیانە بڕۆشتمایە لەبەرەوەی هەموو دقەیەکی ئێمە مردنێکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئێمە ڕوخانووە لە ڕووی هوەریەوە ئێمە ڕوخانووە لە ڕووی تەندروستیەوە ئێمە ڕوخانووە یعنی لە هەموو ڕوویەکەوە ئێمە ڕوخانووە ئێستا ئەم قسە بۆیە ئەکەم کە ڕۆژانە بەڕاستی ئەم برینەی ئێمە دیسان ئەکولێتەوە ئەوەش بە دووبارە بۆردومانکردنی کوردەکان بە هەر پاسا و لەژێر هەر ناونیشانێکا بێت دیسان کورد بۆردومانەکرێتەوە بەداخەوە بۆردومانەکەش بە چەکی کیمیاییە داخێکی گەشکە لەوە گەورەترە لەم دنیای ئێستا کە ئەوە نەکراوەیە لە ڕووی تەکنەلۆجیاوە ئەگەر لە کاتی ئێمەیە دنیا ئەوەندە کراوە نەبوو وڵاتە زلهێزەکان وڵاتانی چواردە ورمان خەڵکان ڕێکخراوەکان بە ئازارەکەی ئێمەیان نەزانی نەمانتوانی دەنگمان بگاتە دنیا تا چەند ساڵێک دوای ئەوەش اینجا ئێمە ئەسڵەن کۆمەڵی خەڵک وڵاتە دراوسەکانیش بڕۆیان پێ ناکردین کە کیمیاباران کراوین بەڵام ئێستا دنیا ئەوەندە کراوەیە هەر لە کاتی چرکەساتی ڕوودانی شتەکە لە دنیاە بڵاو ئەبێتەوە بەداخەوە من ئەگەر ئێستا کاریگەری نەبێ لەسەر دڵ و دەرونی ئەو کەسانەش کە لەوێژین دوای 30 ساڵ هەمان چیرۆکەکانی دێهای وەکو من و مامۆستا کامیل و ئەو ژنانەی کە هەڵەبجەن دیسان دووبارە ئەبێتەوە بۆیە من هەموو دقەیە ئازارم لەگەڵ ئازاریانە پێم ناخۆشە هاوارەکەم لە هەر کەسێکە بتوانێت دەستی یارمەتیان بۆ ڕاکێشێ ڕێکخراوە کەسایەتیە حیزبە حکوومەتە ڕەنگە ئێمە لێرەوە بێدەسەڵاتی ناتوانین هیچکەین تەنها ئەتوانین پێیان بەوەی کە گوێی لە دەنگی ئێمەیە بڵین تکایە فریای ئەم کارەساتەکەون تکایە با ئێمە دووبارە نەبینەوە ڕێگای تر هەیە بۆ جەنگ ڕێگا هەیە بۆ ئاشتی ڕێگا هەیە ڕێگای بگیرێتە بەر بەڕاستی کە سەلامەتی ژن و مناڵ و تەنانەت پیاوانیش بۆ هەمیشە ئێمە بڵین هەر ژن و هەر مناڵ ئەگەر پیاویش لە ناو بچێ بە جۆرێکی کە هەر لە ناوچوونی ژنانە پیاویش بریندار بێت لە ناوچوونی برینداربوونی ژنانە یعنی تاکەی خوێن ڕشتن و بەڕاستی دیسان برینارکردنەوەی جەستەی نیشتیمان و جەستەی کورد و جەستەی ژن من لێرەوە ئەڵێم تکایە با بۆستێ ئەمە با ئێمە دووبارە نەبینەوە ئێمە چیرۆکی زۆر تاڵین ئەگەر نەمان خوێندنەوە تێناگەن لێمان ئەگەر بێن و لەگەڵ هەرێکێکمانە ئێمە کتێبێکی داخراوین هەتا ئێستاش با دنیایەک قسەمان کرد بێ با دنیای لێدوانیشمان نابێت دنیای وێنەشمان بڵاو ببێتەوە هێشتا چرکەیەک ناکا لەو ئازارانەی کە لە گیانی ئێمە دروست بووێت تکایە با ئێمە دووبارە نەبینەوە لە ژیانە ئەوەی کەوە سەر هێما هاتۆ باوە سەر ئەوان نەیە
ئەو ژیانە کە ئێمەی تێکەوتوین بە ئەوانی تێنەکەوێ چونکە حکوومەت خۆی ئەزانێەوە ژیانمان ئەبێ هاوکاریان بکریە ئەبێ پەناگیریان بکریە لەبەر ئەوەی کە تۆ چتیا چویت تەواو ئەوەی ئەمرێ باشترە شەهید دەوێت ئەوەی شەهیدی زیندووە هەتا مردن ئەو ڕۆژە ئەمرێ ژیانی نامێنیتر بەڵام ئەوانەی داوا لە حکوومەتی شەکەین لە حکوومەتی هەرێمەکەین لە هەموو پەناگەرەکانەکەین کە پەنایان بۆ بەرن وە هیچ شێوەیە وەکو ئێمان لێنەیە وەکو هەرێمی کوردستانیان لێنێ وەکو هەڵەبجیان لێنەیە وەکو هەموو وڵاتەکانی تری خۆمان کە کیمیاوی لێدان و کە ژیانیان نەما ئیساتێ لەسەر دنیا بەڵام هیچ شێوەیە کەس بڕوایان پێ ناکە ئەڵێن چیتانە هیچتان نییە بەڵام ئێستا من وەیەکێکیان خۆمم بەخوا ئەگەر مانیە دوو مانگ مراجعەتی دکتۆر نەکەمەوە ئەبێ جاری وا بووە لە مانیەکە 3 جاری مراجعەتی هەولێرم کردووە نزیکەی 800 700 هزار بەس وە عیلاجمەوە